لە تۆری دووەمی بەرنامەکانمانە باس لە مافی کرێکار و ناوەڕۆکی یاسای کارەکەن بزانێکی ئەم یاسایە ناوەڕۆکەکەی لە چی پێک دێ و هەروەها چۆن دەستەبەری مافی کرێکارانە کات و ئەو بابەتانەی کە لەم یاسایە ئاماژەی پێکراوە کامانن بۆ بەستە میوانداری زۆر بەڕێز کاک گۆران ساڵح پارێزەرمان کردووە لێرە میوانمانە و گفتوگۆی زیاترەکەین. کاک گۆران زۆر بەخێربێی. کاک گۆران گیان بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ دەرفەتە بە هیوای کە بتوانین قسە بکەین لەسەر مافی کرێکار بە یاسای بەرکار لە هەرێمی کوردستان و عێراق. کاک گۆران یاسایە لە کێیەکەوە دەرچوێنراوە و هەروەها چ پەیوەندیەک ڕێگەخا؟ بەڵێ یاسای کاری عێراقی بە ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 لە 27 ساڵی 1970 دەرچوێنراوە و ئەم یاسایە تەنزیمی نێوان مابنی کرێکار و خاوەنکارەکە ئەم یاسایە لە ساڵی 2015 بە یاسای ژمارە 30 لە عێراق مابنی هەموار کراوەتەوە، بەڵام لە هەرێمی کوردستان لە هزار کار بەو یاسا کۆنە ئەکرێت کە لە ساڵی 87ەوە دەرچوو. بەپێ ئەو یاسایە بە کێ ئەوترێت کرێکار مەبەستمان لە کرێکار چی؟ بەڵێ بەپێی ئەو یاسایە تەبعاً لە مادەکانی سەرەتا پێناسەی کاری کردووە بە چی وترێت کار ئەو تعریفی کاری کردو بۆی کە واجبێکی مقدس و شەرەفمەندانەیە و دەور و گرنگی هەیە بۆ بیناکردنی مجتەمەع و گرنگیدان و تەطویری بابڵین کار لەو مجتەمەعەوە. هەروەها پێناسەی کرێکاری کردو بۆی کە ئەم کرێکارە لەگەڵ خاوەنکارەکە عیلاقەیەکی عەقدیانەیە، عیلاقەیەکی تەنزیمیان هەیە لە مقابل پاداشتێکی ماگانەکە وەریەگرێ. زۆر باشە کاک گۆران، ئەم کرێکار بەپێ یاسایە جیاوازێکی هەیە لەگەڵ فەرمانبەرەکە لە دامودەستگایەکی حکومیان کارەکە؟ بەڵێ بێگومان فەرق و جیاوازیەکی زۆر هەیە لە مابینی کرێکار و مۆزەف هەر لە بیدایەتی بابڵێن دەست بەکاربوونی مۆزەف و دەست بەکاربوونی کرێکار و کووتمان کرێکار ئەوەی کە تەنزیمی نێوان کرێکار و خاوەنکارەکە بێگومان یاسای کارە و لە حاڵەتی دروستبوونی نیزاع ئێمە محکەمەی مختصمانەیە بە یەکلایبوونەوەی کێشەکانی بابڵێ کرێکار و خاوەنکار و هەروەها تەرفیع و عەلاوە ئێمە لە قانونی ئیداری کە مۆزەفی پێ تەنزیم کراوە لەوێ هەمانە، بەڵام لێرە ئێمە مکافە ئەمانەیە ئەویش بۆ مەرجەی کە ئیتیفاق لە عەقدەکەیە کرابێ لە مابینی کرێکار و خاوەنکارەوە. لە حاڵەتی عقوبەدانی کرێکارە بێگومان ئێمە یاسای کاری عێراقیمانەیە کە لە مادە 126 چەند عقوبەیەکی داناوە بۆ کرێکارێکە مخالەفە ئەکا، بەڵام لە مۆزەفی دەوڵەتە بێگومان ئێمە یاسای ئینزیباتی مۆزەفی دەوڵەمان هەیە کە لەوێ تەنزیمی ئەوەی کردووە کە مۆزەف لە بیدایەتەوە چۆن دەست بەکارە بێت، چۆن تەعینە بێت، چۆن با بڵێن تەرفیع و عەلاوەی بۆ ئەبەسترێت، چۆن عقوبە ئەدرێ هەتا ئەو کاتێک کە خانەنیشی نەکرێت. باس لە عەقد کرد، ڕاستە زۆر ئیشمان هەیە بەتایبەت ئیشە ئەهلیەکان، عەقدێک لە نێوان کرێکارەکە و خاوەنکارەکەی، بەڵام ڕێژەیەکی زۆر کرێکارمان هەیە کە ڕەنگە ئیشی ڕۆژانە بکەن، جۆرێکی زۆر لە ئیشی کرێکاریمان هەیە کە ڕەنگە هیچ جۆرە عەقدێک لە نێوان کرێکار و خاوەنکارەکەیان نەبێت. زای وا ئیشێکی یەک ڕۆژیە دوو ڕۆژیە بەتایبەت ئەو بابەتانی لە بواری بیناسازی و کۆمەڵێک داگرتن و ئەوەی پێوترێت لە نێو کەوانەیەکە هەماڵی ئەوە. مافی ئەمانە لەکوێ یاسای کرێکاردا؟ بێگومان یعنی یاسای کاری عێراقی گرنگیکی زۆریاوە بەو عەقدەی کە لە نێوان خاوەنکار و بابنێ کرێکارە هەیە. ینی قانونەکە بە واجبی هێناوێتی هەر خاوەنکارێک کرێکارێک لەلای دەست بەکارە بێ بێگومان ئەبێ عەقدێکی بۆ ئامادە بکە، بەڵام لەو حاڵەتانی کە بەڕێزە باسەکرێ ئێمە ئیشی بابڵێن سەعات و ڕۆژان و هەفتانەمان هەیە ئەشێ لەو حاڵەتەیە لەسەر ئیتیفاقی هەردوو لایەنەکە پارێزراوە بێ، بەڵام بەڕاچاوکردنەوەی کە ئەو کرێکارە وەکۆڵەن کەم تا زۆر بابڵێن ئاگای لەو مافانە بێ کە یاساکە بۆی دەستەبەر کردووە. زۆر جار ئەو گرفتانە دروستە بن ڕەنگە ئێستا بنمونە وەرگین کرێکاری بیناسازیەوەی بابڵێن بینایەک دروستەکەم بلۆک وەسایەکی بلۆک و چیمەند تۆ یاخود گەشتکاری ئەمانە هەمانە ینی بینای کرێکار بە هەزاران کەس ئیشە بکە، هیچ عەقدێک لە نێوانیانی ئەگە گرفتێکیش دروست بێت دەربکرێ گرفتێکە بێ یاسا چۆن ئەتوانیان ئەبێ پەیامت چیە بۆ کرێکاران چی بکەن بۆ یاسا بتوانێت پشتیان بگرێت؟ بێگومانانی خاڵی جۆهری ئەوەیە کە ئێمە لە کۆمەلگایەکان بەعام سەقافەتی قانونیمان کەمە لەناو ئەوانەشە بەڕاستی کرێکار و عادەتەن کرێکار خۆ بێ لایەنی ضعیف ئەبینێ لەو عەقدەی بابڵێن لەو عەقدە زارێکی یاخود لەو عەقدە نووسینەی کە هەیە لە مابینی خۆی و خاوەنکارەکەیە. بۆیە بەڕاستی لە ترسی لە دەستدانی ئەو کارە ئەشێ زۆر جار چاوپۆشی لە مافە بنەڕەتیەکانی خۆی بکا کە قانون بۆی دەسەبە کردو وەکو ئامۆژگاری وەکو نەسیحەتی ئێمە بەڕاستی بۆ هەر کرێکارێکە زۆر گرنگە ئەگەر هەتا بتوانێت عەقدی نووسراوی هەبێ، ئەگەر نا لە هەر حاڵەتێکی با بڵێن بەلای کەمەوە عەقدێکی زارێکی هەیە بێ لە مابینی خۆی و خاوەنکارەکەی. کاک گۆران کرێ کەسێک لە تەمەنی 6 ساڵیەوە بتوانێت ئیشوکاری کرێکاری بکایتر و
وەکەوەی کە مامۆستاشوان باسی کرد ئیشی بینەسازی بە یاخود لەگەڵ کۆمپانیای شەریکەیەکە عەقدێکی هەبێ دەست بکات بەکارکردن لەو شوێنە. بەڵێ هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای کاری عێراقی لە مادە 90ەکان بەرەو دووە ینی بابێک و فەسڵێکی ئامادە با بڵێن ناوناوە بە مافەکانی کرێکاری ئەحداس کرێکاری نەوجەوان یاس مادە 91 زۆر بە وازحی باسیەوەی کردووە تەبعاً بە هەموو کەسانی کە تەمەنی 18 ساڵیان تەواو کردووە تەمەنی یاساییان تەواو کردووە ئەتوانن خۆیان خاوەنکار بن و ئەتوانن کرێکار بن بەپێی ئەو مەرجانەی کە قانونی عمل با بڵێن باسی کردووە بەڵام بەچەند ئیسیسنایەک نەوجەوانێک کە 15 ساڵی تەواو کردووە ئەتوانێت کار بکە بەو مەرجەی کە لایەنی سەحی ئەو منداڵە پارێزراو بێ و هەروەها ئەو بیئەی کە کاری تیاکا زەرمەند دەبێت لەسەر سەحەت و بیئەی کۆمەڵایەتی منداڵەکە. زۆر باش. ئەو کەسانی کە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی خەڵکی دەرەوەی عێراقن ئەمانە ئەم یاسایە چۆن پارێزگاری لە مافەکانیانەکە یاخود کە باسی کرێکارەکە ئەم یاسای تەنها بەستی و کەسانێک هەڵگری ڕێگەزدامی عێراقی. بەڵێ یاسای کاری عێراقی جیاوازی نەکردو لە مابینی کرێکاری عەرەبی و کرێکاری عێراقی ئەمانە هەردووکیان هەمان ئیمتیازاتیانێ بەڵام لە هەمان کاتە ینی تەنظیمی ئەوەشی کردووە کە کرێکاری بەکێک ئەوترێ کرێکاری ئەجنەبی بە هەموو کەسانە ئەوترێک کە با بڵێن کە هاوردە ئەکرێن و ئەچی دەستی کار هاوردەیان ئەکا یاخود خۆیان داخلی هەرێمی کوردستان ئەبن بە هەموو کرێکارانە ئەوترێ کرێکاری ئەجنەبی بەڵام ئەمانە بە کۆمەڵێ شەرت و مەرجی خۆیانەوە هەر لە دابینکردنی شوێنی حەوانەوە بۆیان و دابینکردنی با بڵێن ئیقامە بۆیان ئەم مەرجە سەحیەکانیانەتیا بێ فەحسەکان ئەمانەش لەسەر خاوەنکار واجبە کە کاتێکە دەستی کاری بیانی هاوردە ئەکەن حساباتی ئەوانەشان بۆ بکەن چ کاری ئەمنیە با بڵێن فەحسەکانە ئیقامەیە دابینکردنی شوێنی حەوانەوەی وەسائیل ئەمانە زۆر گرنگە لە کرێکاری بیانیا وجودیە بی. بوونی سندیکای کرێکاران پێم وابێ نازانم دامەزراوێکی میریە یاخود لەژێر چاودێری دەسەڵاتی میریدایە. بەڵێ ئەگەر کرێکارێک با بڵێن ناوی لەوێ هەبێ اینجا بەپی یاسا بە کرێکار هەژمارەکرێیان با بڵێن گونجاوترە باشترە بۆ کرێکار کە بڕیار بێ کرێکاری بکات لە سندیکای کرێکاران ناوی هەبێ بۆی ئەگەر گرفتێگە بوو یاساکان بتوان زیاتر پشتگیری بەڵێ بێگومان سندیکای کرێکاران لەسەر جەم با بڵێن شار و پارێزگاکان لەقیان هەیە ئەوان بەو کەسانە ئەڵێن کرێکار کە ناویان تۆمارە لەوێ و بێگومان هەموو کرێکارانی کە عادەتەن با بڵێن شەکۆی حاڵی خۆیان ئەبەنە سندیکاکان مەفروزە سەرەتا تۆمار کرابێتن هەتا سیفەتێکی ڕسمی وەربگرنەوە بە بوانە بۆ کرێکار هەتا ئەوان با بڵێن کەم تا زۆر چارەسەری و گرفتانە بکەن کە بۆ کرێکارەکان دروست بۆ لەگەڵ خاوەنکارەکانی یانێ گرنگە لەوێ کرێکار ناوی خۆی بێگومان گرنگە بەڵێ. زۆر باشکا گۆران بەگشتی یاساکە لە ناوەڕۆکە ئەو مافانە کامان کە بۆ کرێکاری دەستەبەرەکە لەگە من تەنیان تاکە باسی مافەکان بکەین لەوانەیە زۆری پێ بچێت. بەڵێ بێگومان مافە باوڵێ مافە بنەڕەتی و مافە گرنگەکانی کرێکار لە یاسای کارە بیدایەت با بڵێن مەسەلەی کرێ دانی ئەم کرێ لە کاتی خۆیان دواتر با بڵێن تەوفیری بیئەیەکی سەحیە و کرێکارە بتوانێت کاری خۆی تیا بکە و لە هەمووی گرنگتر ئەو مۆڵەتانەیە کە قانونی عمل بۆی دەستنیشان کردووە و لەوەش گرنگتر ئامادەسازی و دابینکردنی ئەو کەلوپەلانەیە کە ئەم کرێکارە تا بتوانێت کارەکانی خۆی پێ ئەنجام بدە ئەمە مافە گرنگەکانی کرێکارە پێ قانونی عمل. زۆر باشە یەکێک لەو شتانی کە زۆر جێگەی سەرنجە لە هەرێمی کوردستان ئێستا بەگشتی ئەوەی کە باوەی تەنازانم لە ڕووی قانونێت تا چەندێ ڕاستەوە بەڵام کلتورەکەوە کرێکاری ئافرەت جیاوازی هەیە لەگەڵ کرێکاری پیاوە هەم لە ڕووی کرێ و پێدانی مافی داراییەوە هەم لە ڕووی داوامکردنەوە ئەمە لە ڕووی یاساییەوە تا چەندێک دروستە ئایا قانونجەم جیاوازی کردووە یاخودتەنها کلتورێکە لەناو ژینگەی کارکردنا بڵاو بۆتەوە. بێگومان یاسای کاری عێراقی لە مادە 8 هەتا مادە 84 فەرقی کردووە لە مابینی دەست بەکاربوونی ئافرەتێک و کرێکار لەگەڵ پیاوێکە لەوەیە کۆمەڵە ئیمتیازات دراوە بە ئافرەت لە سەروی هەموو ئەوانە عادەتەن کرێ با بڵێن خاوەن کار کاتێک کە ئافرەتێک ئەخاتە سەرکار ئەبێ ڕێنمایی تایبەتی بۆ ئافرەت هەبێت و لە هەمان کاتا لە لەوحەی ئالانات ئەمانە هەڵبواسرێ لە هەمووی گرنگتر نابێ کاری قورس و گران بە ئافرەت بکرێ لەوەش گرنگتر ئافرەتێکە کە حملی هەیە بێ حسابیەوە بکرێت کارێکی پێ نەدرێت کە زەرەر لە سەحەتی خۆی و لە منداڵەکەشی با لە سەروی ئەوەشەوە لەسەر خاوەنکارەکان قەدەغەکراوە ئافرەتێک بخاتە کارێکەوە کەم ئافرەتە ئیسراحەتی تەواوی وەرنەگرتی بێ کە قانونەکە یان ساعتی داناوە بۆ ئافرەت. یان نتوانین بڵێن قانونی عملی عێراقی زۆر بە وردی مافی ئافرەتی باڵێن کرێکاری پاراست. بەڵێ بێگومان مافی لەوەش زیاتری یاوە بە ئافرەت وەکو لە باڵێ هەر مۆزەفێکی ئاسایی تەعین لە دەوڵەتە باڵێن مۆڵەتی شیپێدانی هەیە مۆڵەتی حەمل و مۆڵەتی باڵێن ولادەشی هەیە. ئەو مۆڵەتانە چۆنەکە گۆران؟
ئەفرەتێک کە کارێ بکە بەڵام دووگیانە یاخود شیر ئەدا بمناڵ بەڵێ ئەو مۆڵەتە عادەتەن مۆڵەتی با بڵێن سکپڕی وڵادە قانونەکەوای دیاری کردووە کە 72 ڕۆژی هەیە با بڵێ 72 ڕۆژی هەیە بەڵام ئەوەشی لەسەر منع کردووە ئافرەت لە حاڵەتی وەرگرتنی مۆڵەتی سکپڕی وڵادەیە نابێت بە هیچ شێوازە هیچ کارێ بکە کە دیسان وەزەرە لە خۆی وزەرە لە سەحەتی منداڵەکەش بکە و حکمت لەو با بڵێن لەو مادەی لەو فەقەرەی ئەوەیە کە ئەو مۆڵەتی پێدراوە بۆ با بڵێن بۆ گرنتی مافە سحیەکانی خۆی و منداڵەکەیەتی نابێت پێچەوانی ئەوە ئیسفادە لەو مۆڵەتە بکە. کا گۆران وڵا ئێستا ئیشی باڵێن پاداشتی کرێکار ئەبینی لە شوێنێک مەسەرم بۆ منە ئیشی ڕۆژانە بە 25,000 لە شوێنێتر بە 30,000 لە فلان شوێن کرێ مانگانەی کەسێک بە 450 هەمان ئیش بەزمون وێزگەیەکی سوتەمەنیە ڕەنگە هەمان تایبەتمەندی بەڵام هەر بە ئارەزوی خاوەنکارەکە لێ من مەسەر من 300,000 ئەو 500,000 ئەمە گرفتەکە لە یاساکەی یاخود لە جێبەجێ نەکردنێتی یاخود واقعێک دروست بۆ پێویست بە هەمواری ئەم یاسای هەیە چکە لە کۆتایە کە تۆ باسی مافی کرێکارەکەی سەرەکیتری مافەکەی پاداشتەکەیەتی کرێ کرێکارەکەی کە وەریەگرێت وی ڕێککردنیەک هەبێت نەک من بە ئارەزوی خۆمادام کرێک ئیژ نییە تۆ بە 200,000 ئەم بە سەدەیکا بەمیەدەم بێگومان کاکەشۆن خەلەلی ئەو قانونە و کووتمان یەکەمیان ئەگەڕێتەوە بۆ کۆنیەکەی لە ساڵی 1970ەوە هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان با بڵێن بەرکارە ئەمەکێکە لە کەم و کورتەکان کە لە یاساکە کەم کورتێکی دیکە ئەوەیە کە با بڵێن هێنانی لە ڕادە بەدەری دەستیکاری بیانی و لەگەڵ ئەوەشا با بڵێن هێنانی ئاوارەکان ئەمەش دیسانەوە کاریگەری لەسەر ڕۆژی کرێکار دائنێ و با بڵێن لە سەروی ئەوانەشەوە ئیستیقلالکردنی خاوەنکارە بۆ کرێکاری کە لەگەڵیەتی کارەکە با بڵێن لەوەشی زیاتر کە با بڵێن جی باسکردن بێ ئەوەیە کە بەڕاستی لە هەرێمی کوردستان بازاڕێکی ئازادەیە نەکرد بۆ با بڵێن بۆ تەنزیمی نێوان خاوەنکار و کرێکار بۆ هەموو بابەتەکانی دیکە تەقریبی ڕقابەیەکی ئەگەر ڕقابەکەش هەبێ ڕقابەیەکی با بڵێن چست و چالاک نییە یعنی ناتوانێت لە عینی کاتا ڕقابەی هەموو خاوەنکارەکان و پرۆژەکان و کرێکارانی کە لەگەڵانە ئیشەکەن ئەگەرێتەوە بۆ هۆکارە نەبڕاستی باشە کە گۆران ئێمە زۆر کات باسی کرێکارەکەین بەڵام ئەم یاسایە هەم پەیوەندی بینی خاوەنکار و کرێکاریش تەنزیمەکە ڕێگەخە چی دەربارەی خاوەنکارایە ئەم یاسایە چ مافێکی بۆ خاوەنکار دەستەبەر کردووە بەڵێ هەر لە سەرەتاوە کە باسی ئیلتیزاماتی با بڵێن کرێکارمان کرد قانونەکە وکۆنم بە چاوێکی تونترەوە سەیری خاوەنکارەکە لەو کاتەوەی کە کرێکارێک ئەهێنێت بۆ لای خۆی ئیشی پێکات بێگومان ئەگەر بیانی بێ نابێ بە هیچ شێوازە ئیشی پێ بکە هەتاوە کاتێک کە مۆڵەتی کاری بۆ وەرەگرێ با بڵێن مەسایلی ئیقامە و فەحسەکان و بابەتانی بۆ تەواوەکە و ئەگەر کرێکارێکی بەڵێن خۆماڵیش بهێنێ ئەبێ عەقدی بۆ ئامادە بکە و ئەبێ با بڵێن کرێ لە کاتی خۆیان با بە کرێکار و با بڵێن بیئەیەکی سەحی بۆ کرێکارەکە ئامادە بکە دوایەوە وەسائلەکانی بۆ ئامادە بکە وەسائلی حەوانەوەیە پەیوەندیکردنە با بڵێن بە کەس و کارەکەی و ئەگەر هاتوو کرێکارەکە بیانی بێ و لە سەروی هەموو ئەوانەشەوە عادەتەن ئەم کرێکارە ئەلەوانی ئەم مدەیەکی هەبێ بۆ تەواوکردنی کارەکەی زۆر گرنگە کە لە کاتی تەواوبوونی کارەکە خاوەنکار شەهادەی عەمەل بیات بۆ کرێکاری کە کارەکەی تەواو کردووە لای خۆی ماوەستا کاگۆران ینی ئەمە بۆ دەگەڕمەوە هەر نمونەیەکی حەیە من ئاگادام لە نزیکەوە کەسەکانی ژەدەناسم لە یەکێک لە وێزگەکانی سوتەمەنی دابشکردنی سوتەمەنی بڵێن لە شاری سلێمانی کۆمەڵی کرێکار کە هەنێکیان نزیکەی 14 ساڵ هەنێکشان 13 ساڵ هەبوو 10 ساڵ لەسەر یەک لە یەک شوێن ئیشان کردووە ناویشان لە سندیکای کرێکاران هەیە بەبێ هیچ پاساوێک و بوونی هیچ گرفتێکی با بڵێن قانونی شەرعی عورفی کرێکارەکان مۆڵەتدران کە بچنەوە ماڵەوە تەنها لەبەرەوەی ترسیەوەی کە ئەگەر بێت و بگاتە 15 ساڵ لەبێ خانشین بکرێن یان موچیاکیانە بە پێما یاساکە شتێکی وا هەیە دوای مەسەلەن گرفت و شکاتکاری تەنها توانران دوو موچە لەسەر یەک وەربگرن بۆی لەو دوو مانگە بتوان کاری تر بدۆزنەوە بێپارە نەبن بەڵام ئەی ڕەنجی 13 ساڵ کارکردنی کرێکارێک کە بە ڕسمی کارەکە خانشینبوونەکەی لەسەر ئەرکی ئەو شوێنەیە کە دوایی ئەبێ ڕێک بکرێتەوە ئەمە گە تۆزێک ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە بێگومان من ئەو کۆڵە نازانم وەکو بەڕێز ئاگاداری ئەوە نیم ئایا ئەو کەسیان براوەتە دادگای کارە و بابەتە یەکلایی کردووەتەوە یاخود لە دەرەوە خۆیان لەسەر ئەو دوو کری ڕێکەوە دەمزانام نەبرایە دادگا بەڵام ینی هەر لە سندیکا و هینەکە بەڵێ مشکلەکە لەوایە خۆی عادەتەن هەر کرێکارێ دەستەبەری بۆ نەکرابێ و قانونیش زەمانەتی مافەکانی نەکە بەڵام لەو حاڵەتی کە خاوەنکار با بڵێن پێشێلی
پێشێنی مافەکانی سەرشانیەکە وەکۆی کە بەڕێز ئاماژەت پێدا بەڕاستی کرێکار ئەبێ ئەوەندە با بڵێن هۆشیاری قانونی هەبێ هۆشیاری هەبێ کە دەستەبەری بۆ کرابێ ینی بەڵێ بێگومان دەستەبەری بۆ نەکرابێ قانون زەمانەتی مافەکانی نەک ئەلەو حاڵەتی کە بەڕێزت باس کرد ئێمە دادگای کارمان هەیە کە مختصە بە یەکلایەکردنەوەی کێشانەی کە لە مابینی کرێکار و خاوەنکار دروستە بێ لە هەمووی گرنگتر ئێمە نوێنەری یاسایی دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە لە هەموو دادبینیەکانی لە هەموو دادگاییەکانی دادگای کار ئامادەیان هەیە وەکو کەسی سێم داخڵە منە داواکەیە بۆ داکۆچی لە مافی کرێکار و کرێکارێکە بەڕێزە باس کرد يعني وەکو مدەی ئەو خزمەتی کە هەیە بۆ بەڕاستی مستحقی و بۆ کە خاننشین بکرێ پێی ئەو بڕێ کە قانونەکە بووی دیاری کردوون بەڵام لەو حاڵەتەیە ینی یەکەمیان ئیستیغلالکردنی خاوەنکارەکەی بەڕاستی دووەمیش بڵێت ئێمالی و تەقسیری ئەو کرێکارەیە کە ئەوەندە وەعی قانونی نەبووە کە هیچ نەبێ ڕاوێژ لە کەسێکی یاسایی وەربگرێ بۆ چارەسەرکردنی و کێشەی کایی بوو. کاگۆڕان مامۆستاشوان زۆر کات لەسەر هۆشیاری یاسایی کە کرێکاران لەوانەیە هۆشیاری یاساییەکەمیان هەبێ زۆر کات ئەو گلەیەکەن کە ئەوەی کە فەرمانبەرە گەر سبەینە تەقاوەتیش بکرێت هەر معاشێکی هەیە باشتێکی کەمیش بە موچەیەکی هەیە توانێت پێی بژی بەڵام ئەم ئەگەر واز لە کرێکاریەکەی بێنێ ئیتر تاوی سەرچاوەیەکی ژیانی نامێن لە کاتێکا کە یاساکە دەستەبەری بۆ کردوون و لە دوای واسێنان لە کار دوای چوونە ساڵەوە ئەکری هەر شتێک وەربگرنەوەکو زەمان ئەگەر کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێ هیچ فەرقێکی نییە لە مابینی کرێکاری کردی گشتیا بەڵام ئەو کرێکانانی کە بەڕێزە باسێکی زۆرێکیان ینی زۆرێکیان دەستەبەریان بۆ نەکراوە لە هەرێمی کوردستان هەتا وەکو ساڵی 2022 پێم وابێ 100,000 کرێکار دەستەبەری بۆ کراوە زۆرێکمانەی ئیشی قاچاقەکەن بەڕاستی بە تایبەتی بیانیەکان تقریبی 25,000 کرێکاری بیانی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کراوە ئەمانە هەندێکیان لە وڵاتی خۆیان دەستەبەریان بۆ کراوە لێرە پێویست ناکە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێ ئەو حاڵەتی کە بەڕێز ئاماژەت پێدا ئەگەر کرێکارێکی خۆماڵی دەستەبەری بۆ بکرێ لەگەڵ کرێکارێکی کردی گشتیە هیچ جیاوازیەکیان نییە لە خانە نشینە لە حاڵەتی پێکانە حتا لە حاڵەتی مردنی شامیراتگرەکانی ئەتوانن خانە نشینەکەی وەربگرن و هیچ فەرقێک نییە بەو مەرجەی کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرابێ ئەم دەستەبەریەش ئەبێ کرێکار خۆی ئەوەندە وەکووتمەوە هۆشیاریە بێ کە خۆی پەنا بۆ دەستەبەری کۆمەڵایەتی بەرێ طبعا من نزام دەسەبەری کۆمەڵایەتی چێ بەڵام دڵنیام ئەگەر کرێکارێک گوێ لەوە ئێمە بێڵێ ئاخۆم دەسەبەری کۆمەڵایەتی چی بێ تۆزێک بۆمان ڕوونکەیتەوە بۆ بینەرانیشمان با دابنێنی کرێکارێک ئەمڕۆ ئەچێت بۆ نمونە لە کۆمپانیایەک لە شوێنێک کە عەقدی هەیە لە نووسین هەیە لە نێوانیانە ئەبێ یەکێک لە عەقدەکان داوای بکات لە دەسەبەری کۆمەڵایەتی مێ ئەم دەسەبەریە چۆنە بێ خاوەنکارەکە چی بۆ بکات ئەم دەستەبەری عادەتەن لە حاڵەتی هەبوونی عەقدێک لە مابینی کرێکار و خاوەنکارێکە ئێمە با بڵێن بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتیمانەیە کە هەر تابعی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم کرێکارە ئەم عەقدە یاخود خاوەنکارەکە ئەم عەقدە ئەباتە دایرەی زەمان کە دەستەبەری کۆمەڵایەتی پێڵن ئەڵێ من لەگەڵ خاوەن کارەکەمە بەپێی ئەم عەقد و بەپێی ئەم مەرجانە من لای لە فلان شوێن کار ئەەکەم بۆیە داوا ئەەکەم کار خۆی بیکاکە گۆڕان چ کرێکار بیکا و چی خاوەنکار مهم دەستەبەریەکە بۆ دەستەبەرە کۆمەڵایەتێکە بۆ کرێکارێکە بکرێ لە دوای ئەوەی کە با بڵێن نوسخەی ئەم عەقدە لەوێ بەجێ ئەهێڵرێ لەسەر ئەساسی ئەو عەقدە و لەسەر ئەساسی ئەو مەرجانی کە لە عەقدەکە هەیە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارە ئەکرێ بۆ حاڵەتی تەعین بوون بۆ حاڵەتی پێکان بۆ حاڵەتی با بڵێن وەفاتی کرێکارەکە کا گۆرانی یەکێک لەو شتانی کە زۆر جێگەی سەرنج و باسوخواسەوە جێگەی خەمیشە لایەن کرێکار بابەتی مۆڵەتەکانە یاخود بابەتی پشوەکانە ئێستا من ئاگادارم زۆر شوێن هەیە بە 2 هەفتە جارێک یەک ڕۆژ پشو ئەدا بۆ کرێکارە ئەمە لە ڕووی یاساییەوە چۆنەوە ئایا کرێکار چەندێک مافی وەرگرتنی پشو مۆڵەتی هەیە لە کاتی کارکردنە بێگومان لە ڕووی قانونی ئەوەی کە باس کرد ناقانونی ئێمە مادە 67 قانونی ئەمانە زۆر بە وازحی باسی چەند پشوێکی کردووە ئێمە مۆڵەتی ئاسایی کرێکارمانەیە کە لە ساڵێکە 20 ڕۆژە بۆ کرێکارانی کە با بڵێن لە شوێنی مەترسیدار و ئیشی ماندووکەرن ئەمانە ساڵی 30 ڕۆژیان هەیە و ئێمە مۆڵەتی پشوەکانمان هەیە بەڕاستی مۆڵەتی جەژنەکانمانەیە کرێکار هەموو ئەو مافانە هەیە بەڵام وەکوتم ئیستیغلالی خاوەنکارەکانە بەڕاستی کە ئەو مۆڵەتە و ئەو حەقی کە قانونیاوێتی بە کرێکارەکان بەپێی پێویست کرێکارەکان وەری ناگرن ئەگینا قانونەکە زەمانەتی مۆڵەتی بۆ کردوون هەموو مۆڵەتانی کە باسم کرد لەگەڵ ئەوە شان مۆڵەتی نەخۆشیشی هەیە کرێکار کاگۆران ڕێگرفتەکە لێرە هەیە هاوکان ڕاستەکانی زۆر جار زۆڵمە کرێ بوون من یاڵا سنگ دەرەپەڕێنم ئەڵێم بە خاوەنکارەکە بە پێی قانون لاپەڕە ئەوەنە بەندی ئەوەنە من ئەو نەمافم هەیە ئەمانە سبێڵێ دەی تۆ نەیتەوە بەیانی یەکێکی ترێنێ کە داوای مۆڵەت نەکا گرفتەکە ئەلێرەیە ئیتر ئەو خاڵی کە ئاماژت پێکرد هۆشیاری ناوشاری یاسایی دووەمیش هەستەکەم
ینی کۆمەڵێک گرفت هەبێ پێویستی بە هەموارکردنەوە هەبێ پەیامت چی بکری ئەم یاسایە ئەگەر هەست بکەی ینی بەڕاستی پێویستە کۆمەڵە شت ئیزافە بکرێت چکە ڕەنگە ئێستا کرێکاری ئۆنلاینیشمان هەبێت من لە ماڵەوە من کرێکاریشم بۆ کاگە شوان دیسانەوە من هەر ئەگەڕێمەوە سەر خاڵی دەستەبەری کۆمەڵایەتێکە کە زۆر گرنگە احترامەن ئەگەر ئەو دەستەبەری کۆمەڵایەتی و بیئی کۆمەڵایەتیە بۆ کرێکار بکرێت ئەو کەڵەگایی خاوەنکار ناوێنە بەڕاستی ناتوانێت ئەنی سەرپرشک نابێ ئەم خاوەنکارە هەر دقەیە بیەوێ بە کەیفی خۆی باڵێن کرێکارەکە ئیزن بات بمێنەرەوە بڕۆ مۆڵەت وەربگرە وەری مەگرە ئەمە ئەگەر ئەو قانونەوەی کە هەیە با بڵێن وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەوە ئەو کرێکارە ئەوەندە هۆشیاری هەبێ لەگەڵ دەست بەکاربوونا دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێ و خاوەنکاریش ئەو دەسەڵاتە ڕەهایی نامێنێ ئەو دیکتاتۆرێتی نامێنێ لەسەر کرێکار و با بڵێن پێشنیایشێکیە جێبەجێ بکرێت چۆن ئەمە ئەم مۆزوعامانی بێ سندیکای کرێکاران ئەم بابەتە بروژێنێ ڕێکخراوەکانیان ئەو کۆم بابەتانی مافی کراوی ڕێکخراوەکان ینی ئێمە چالاکیەکانیان ئەبینی بەڕاستی ئەمانە سیمینارەتیان هەیە چالاکییان یەکگرتبوونەوەیان هەیە ناڕەزایان هەیە بەڕاستی ینی با بڵێن مانوبوونی ئەوان ئەبینین لە ساحەکەیە بەڕاستی بەڵام ئەو یاسایی کە هەیە پێویستی بە هەموارەوە ئەوەندەی ئاگادار بم هەمواری یاسای کار پێماوێ ڕەشنووسەکەی ئامادەی و لە پەرلەمانی کوردستانە بەڵامە تاوەکو ئێستا مناقەشەی نەکراوە و جارێ دەرنەچێنراوە بەڵام تەسەورەکەم لە هەمواری ئەم یاسایە کۆمەڵێ ماف و ئیمتیازاتی دیکە بۆ کرێکار دەستەبەرکرابێ و لەگەڵ ئەوەشە با بڵێن پابەندیەکانی سەرشانی خاوەنکار ئەشێ زیاد کرابێ بە ڕەچاوکردنی هەمواری یاسای کاری عێراقی و ئەو ڕێنمایانی کە پێشتر دەرکراون پەیوەندیدار بە نێوان کرێکار و خاوەنکارەوە کاگۆران باسیەوەت کرد کە ئێمە دادگای تایبەتمان هەیە بۆ کێشانگەر لە بینی کرێکار و خاوەنکارە دروستە بێت ئایا ئیشکاری ئەم دادگایانە چۆنە و ئاستی جێبەجێکردنی ئەم یاسایی کارە لە هەرێمی کوردستانە بەگشتی و تایبەتیش چۆن و لە چ مستەوایەکە بەڵێ تەوان یاسای کار ئێمە لێکێک لە فەقەرەکانە زۆر بەوازحی ئەڵێ هەموو ئەو کێشانی کە لە نێوان کار و لە نێوان کرێکار و خاوەنکارە دروستە بێ لە با بڵێن دادگای بەپەلە ئەیان بینێ توانی شارەزای بەڕێسەکە دادگای بەپەل ئەوەیە کە کێشەکانی نێوان دوولایەن چ داواکار و داوا لێکرا و بەپەلە یەکلایی کاتەوە بەڵام لە واقع عملیە ئەمە وانیە بەڕاستی ینی کرێکار ئەشی هەندێک جار کە پەنا بۆ دادگا نەبا لەبەر درەنگ یەکلایی بوونەوەی داواکەی بێ و دادگای کار لە کاتی ئێسایەوەی کە ئاگادار بم ئیشوکاریان تقریبی زۆر کەمە ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کرێکار بە پێویست پەنا نابا بۆ دادگا بۆ گرتنەوەی مافەکەی ئەشێ لە دەرەوە با بڵێن بە شێوازێکی کۆمەڵایەتی یاخود بە شێوازێکی یاری ئیتیفاقێک بە شێوەیە لە شێوەکان مافەکەی خۆی وەرگێتەوە ئەگەر کەمیش بێ زۆر باش لە کۆتاییان تەوەرەیان شتێکی تایبەت ماوە بە تایبەت بۆ کرێکارانی بڵێ بۆی کە مافی خۆیان دەستەبەر بکەن هەمیشەوە بە جۆرێک معاملە بکەن کە خاوەنکار ناتوانێت مافەکانیان بخوا بەهۆی و پێگە بەرزەی کە خاوەنکار هەیەی و خاوەنی کارەکەی و سەرچاوی داهاتەکە لەوەیەتە دەرەوە بێگومانەوەی کە زۆر گرنگەوەکو دوا قسەوەیە کە عادەتەن کرێکاران بتوان ناوی خۆیان لە سندیکاکان تۆمارکەن لەوەش گرنگتر داوای دەستەبەر بکەن لە حاڵەتی پێشەکردنی مافەکانیان بێدەنگ نەبن پەنا بۆ با بڵێن بۆ دادگای کاربەرن و هەمیشە دەستە جەمعیان هەبێ ینی زڵم قبول نەکەن تاکلایەنە هەرچەند بتوانن لە مابینی خۆیانە با بڵێن کۆمەڵەیە جەمعیە دروستکەن لە حاڵەتی لەو حاڵەتانی کە کرێکار بە تەنها خۆیەتی زڵمی لەکرێ بتوانێت سندیکاکە یاگەداکە هەتا ئەوان نێرایەتی بکەن و مافەکەی بۆ وەرگرنەوە ئەگەر کەمیش بێ بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک گۆران ساڵح پارێزەر لەم تۆری لەگەڵ مامۆستایان خۆش دەستان خۆش بێ حەزێت کێشەکە گۆران زۆر سپاس بە ئامادەبوونە